چۆن جگەرە تەرک بکەم. پێشەوەی زۆر بە کورتی بچمە سەر ئەو خاڵانەی کە کار ئاسانی ئەکا بۆ ئەوانەی ئەیانەوێت جگەرە تەرک بکەن و ڕێگەکان بۆ کورت دەکاتەوە ئینشاءڵڵا. ئەو کەسێکی ئێستا تەماشای من نەکەی لەم ڤیدیۆیە ئەوانم بۆ تاک بکە کە ئەیاناسی جگەرە کێشن کە ئەیانەوێت جگەرە تەرک بکەن، بەڵکو خوای پەروەردگار هیدایەتی خێریان بدا و کاریان ئاسان کە و لەم دەردە کوشندەیە ئینشاءڵڵا ڕزگاریان کە، چونکە ئەم ڤیدیۆیە بەڕاستی بۆ ئەوانە. سەلام عەلەیکم، من محەممەد ئەحمەد کەلاریم. ئەو کەسێک کە جگارای کێشی وەڵاهی خۆشتم گەرەک ئەمەوێت لەو ژینگە پیسەی کە هایتەتیایە، لەو ژینگە ناڕەحەتی و بێزاری و خەم و خفەت و پەستانەی کە نیکۆتین خسێ دەسەرت ڕزگار بێ بۆ ژینگەیەک کە تەندروست، کە پاک، کە ئیستراحەت، ژینگەیەک خوا لێ ڕازیە. جاگەرەتێ ئەم خۆوە تەرکەی ئەوە ئەبێ بە بەرنامە ئەم خۆوە تەرکەی، نەوەک لەم لا ئەولا کە قسەیەک کارەتیەکە ئەتر سێرێکی ڕۆژە دوو ڕۆژ وازە جگەرەکە تێری، بەڵام کە کاریگەری قسەکە لەسەرت نەما هەمە گەڕێتەوە بۆ جگەرەک. نە بەم شێوازانە ئەم خاڵانەی کەیسە باسیەکەم بۆ ئینشاءڵڵا خاڵ بە خاڵ بایەغی پێ بدە، دەسی پێوە بگرە، ئینشاءڵڵا خوای پەروەردگار کارت ئاسانەکە. ئەوە کاکە مالیکیش لە خەوەڵسیە ئەگەر بێڵێ ڤیدیۆکەم کەم باش. برا خوشکە بەڕێزەکانم، پێش ئەوەی بڕیار بدەن واز لە جگەرە بێرن سێ شتەی بیزان. یەکەمیان لەبەر خوا واز بێرە، لەبەر ئەوەی حەرامە و پشت بەسە بەخوای پەروەردگار. لەبەر واز مێرە وەڵامە تو هەزارەکە لوولەکەی تۆ حساو کە ئەی سووتێنی نا خەڵکێکە یەک دنیا پارەی هەیە ئەژا باکم نیەگە لەبەرەوەی بە حەب بسووتێ. بەر ئەوەیش نا وڵات تۆزێ لە ڕووی تەندروستیەوە بۆ منە ئەمە هەیە ئەوە زیانەکانێتی ئەوە زیانەکانەتی نا، لەبەر ئەوەی حەرامە، لەبەرەوە وازی لێ بێر، لەبەرەوە بڕیار بدە، لەبەرەوە سوور بە. خوای گەورە لە قورئانە چیە فەرمێم؟ ويحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. خوای پەروەردگار بۆ بەنی ئادەم ئەوەی پاکە و ئەوەی چاکە و ئەوەی سوود بەلاشیان نەگەێنێ گویانی حەڵال کردووە و ئەوەیشی پیسە و خراپە و زیانیان پێگەێنێت لەسەریانی حرام کردووە. یعنی هەر بە عەقڵی خۆت تۆ ئەگەر بێت و لیستی خواردنە پاکەکان، لیستی خواردنە پیسەکان، ئەگەر ئەم دوو لیسەدا بنێ جگارە خێتە چ لیستێکیانە؟ ئەخێتە لیستی پاکەکان؟ نا بێگومان ئەخێتە لیستی پیسەکان. کەواتە ئەمە یەک ئەوە بزانە، دوو تەسویف مەکە مێژە خەمە بەیانی قەچەکە، دوو بەیانی نانە سێ بەیانی ئینشاءڵڵا دوای ساڵێکی تر کە زەواجم کرد کامەم کردە. سێش مێژە ناتوانم خەڵکێک زۆر لە تۆ لاوازتر جگارەکە یەک جار شکاندووە بڕیاریدا و وازی لێیداوە ئەتوانی تەرکی باش کە ئەمانە زانی ئەوسا بە جوانی دەست بگرە بم خاڵانێک کێسە باسیەکەم بن. خاڵ یەکەم بزانە جگەرە تەرککردن بڕیاری گەرەک ئەبێ ئەو بڕیارە سووربی لەسەری و ئەبێ ئەم بڕیارە لە لای کەسانێک ڕاوێژیکەیت و باسیکەی کە حەزکەن واز لە جگەرە بێری و یارمەتی دەن لەسەری، لە لای دۆست و هاوڕێیانت باسی نەکەی کە خۆیان هەرگی لە کێشن و جگەرە کێژن، چونکە چاوەڕێمەکە دوای قسەی خێرت بۆ بکەن و تۆ شوازی لێ بێری. نە ئەوان حەزەکەن جەماعەتەکەیان زۆر بێ، یعنی کەمێکیان نەبێت با کەمێک ئینسافان بێ. بەهەرحاڵ ئەم بڕیارەت هەوڵ بدە لەسەری سوور بە، یەک جار ئەو جگارەت بشکێنە، ئەوەی تێژنەوەکان و دکتۆرەکان باسیەکەن ئەڵێن باشترین ڕێگەی ئەوەیە فەورەن وازی لێ بێری، بە کتوپڕ وازی لێ بێری و نسبەی نەجاحی ئەو کەسانەی کە وازیان لە جگەرە هاوردە ئەوانن کە بە فەوری وازیان لێ هاوردە، ئەوانەی کە بە تەدەڕوجی وازیان لێ هاوردە، یعنی بۆ نمونە وتیانە پاکەتێک بڕۆ خۆم بەیانی کەمە دوو بەیانی کەمە نیو پاکەت و سێ بەیانی و هەفتەیەکی کەمە یەک خۆم و چۆن ئەژێ ئەوانە لە کۆتاییە کەمێکیان وازیێرن. ئەمما زۆربەی ئەوانەی کە سەرکەوتوو بنن لە وازیێنان لە جگەرە بڕیارێکی کتوپڕە ئەیدەن وازی لێتێرن. خاڵی دووەم هەر کە بڕیارتدا واز لە جگەرە کێشان بێری بزانە لاشە تووشی کۆمەڵێک ناڕەحەتی و دەردەسەری تێ، تا ئەو نیکۆتینە هەمووی لەناو لاشە دەرەچێ بە یەکجاری ئەو خۆ نامێنێ لەسەرت، ئەبێ سەبر بگری، ئەوێ ئارام بگری. یعنی تۆ ئەتەوێ ئەم خۆوە چەند ساڵە تۆ ئەی خۆی لە کتوپڕێکە کە ئەتەوێ وازی لێ بێری، ئەتەوێ توش تەرئێشە و تووشی تووڕەیی و تووشی بێتاقەتی و تووشی خەمۆکی و تووشی کۆمەڵە شتت ناکات، نە توش ئەبی، بەڵام ئەبێ سەبر بگری و ئەبێ بزانی ئەم سەبرگرتنت بەیانی ئینشاءڵڵا بەرووبوومی ئەبینی هەر لە سەرەتای کەیتر تەواو بڕیارت دە تۆ واز جگەرە کێشان بێری شخصیات دەوێتە شخصیاتی کەسێکی تر، دەموندگانت ڕەنگی ئەگۆڕێ، بۆنی دەمت ئەگۆڕێ، ئەو بەڵغەم و سینە و کە و کۆمەڵە شتەیە نابین، هەر لە خۆی هاوڕێکانیش کتوپڕ وردە ئەگۆڕن. کەواتە بڕیارێکی باشە لەسەر ژیانی خۆت ئەیدەی، شتی باشە تێرێتە ناو ژیانە، شتی خۆش گۆڕانکاریکی باش دروستەکە لە ژیانە، سەبر بگرە لەسەر ئەو بڕیارە. خاڵی سێم کە بڕیارتدا و سەبرت گرت تەماشاکە ئەبێ عیلاقەت لەگەڵ هەموو ئەو کەسانە یان ئەو شتانە بۆ مدەیەک زیاتر لە 10 ڕۆژ بۆ 10 ڕۆژ بپچڕێنی کە جگارەت بیرەخاتوە،
کە جگارە دەلا خۆشەویستەکە هاوڕێیەکە بێژە ئیشمێ لی دابڕێ مدەی لی دابڕێ جێگەیەکە بۆ نمونە کە ئەڕۆی بووی ئەوەت بیرە خاتۆ لەلا تا خۆشەویستیەکە واو لێەکە دەفەتەکە بۆی جگەرە بکێشی نەرگیلە بکێشی چی بکێشی نە مدەیەک واستەوە شوێنە بێرە وازە تێکەڵاوی بێرە کەواتە هەر شتێ سەرنج دەکێشێ بۆ جگەرە بۆ نوتام و ڕەنگ و ئەم شتانەی تێرێتە سەرتا ئەبێت ئەگەر تەوێت تەریکی ئەبێت یعنی بۆ ماوەی 10 ڕۆژ بەلانی کەم لی بە دووربی بە هیچ شێوازێ بەرچاوت نەکەوێت بۆ ئەوەی نەیتێرێتەوە خەیاڵ خاڵی چوارم کە بڕیارت داوە وازبێری لەم مودەیە تاوەکو بە یەکجاری نەجاتەوێ لێ دووشت هەیە با بەردەوامی لەگەڵ تاوە یەکەم باەکێ لەگەڵ تا بێت پاڵپشتیت بکە ئامۆژگاریت کە محاسەبەت بکات ئیتر دایکتە باوکتە هاوڕێیەکتە بۆ نمونە خێزانتە با لەگەڵ تاوێ ئەمە زۆر تەسیرێکی باشێوێت تاوەکو لەو مودەیە 15 ڕۆژە نەجاتەوێ لێ ئەمە با لەگەڵ تاوێ دووەمیش تۆ پێویستەکە سەردانی دکتۆریە بکەیت کۆمەڵە شتەیە بۆتی بنووسێ بە بەردەوامی بەکاری بێنایتر حەبێکە عیلاجێکە نقولێکە چکلێتێکە چاییەکە ئەمانش بە بەردەوامی بخۆت چکە تۆ کە لاشت بڕیارت داوە چیتر نیکۆتی نیەتە ناو لاشت ئەوش هاناو خوێن تا هەندێکی تات بە یەکجاری دەرەچێ پێویست و بەم عیلاجانەیە بە یەکجاری تا فڕێدێ هەر کاتێ لاشت داوای جگەری کردەوە و کاتە توانی ئەو شتانە بەکاربێنی بۆ ئەوەی ڕەخبەتەکەت کەمێکەم بێ وەنەکە هەرگیز خۆت بخەڵەتێنی کەواز لەو جگەرەکەی تراور بیت بێژی وەڵام من جگارەی ڤەیپ بەکارت یارم ئەمە وردە یارمەتیمەدا ئەوە کەیترم لە بەرچاوەخە نە ئەمەش هەر جگەرێ ئەمەش هەر زرە زیانی هەیە و هیچ شتێکی وای جیاواز نییە لەوەکەیتر ئەگە لەوەکەیتریش خراوتر نەوێت لە ڕووی پزیشکیوە و ئەوانەی ئەم ڕێچکەیان گردەتە بەر باوەڕم پێ بکە یعنی وازیان ناوەدە لە جگەرە بەڵکو ڕۆیشتونە بۆ مەرحەلەیە لەوە خراپترەوەیش نارگیلێ کەواتە ڤەیپ هەرگیز بەدیلێکی چاک نییە بەڵکو خراپتر خاڵی پێنجەم کۆتایی لەبەرەوەی تۆ بەڕێوەڕەوێکی ناڕەحەتە ئاڕووی بڕارێکی قورست لەسەر ژیانی خۆت داوە ئەو مدەیەکە 10 ڕۆژە چەندێکە ئیلاکی کردووی جگارە نەکێشان بێتاقەتی کردووی سەبری نەهێشتووی نەکەی هەرگیز بخەڵەتی خۆت بخەڵەتێنی کەسی تر بەت خەڵەتێنی بێژن قەیچەکە بۆ تاقیکردنەوە هەر جگارەیە کێشە خۆ تۆ تەرکت کردووە جگارە ناکێش هەندانەیەک بۆ خۆشی بکێشە بزان تامی چوانە بزان تامی جارانی هەیە نە سریکە ئەگە مدەیە واز لەو جگەرە کێشان هاورد هێڵات ڕێت بە خۆتدا جارێکی تر یەک دانە هەر بۆ خۆشی بۆ نەبیکێشی سەر لە نێ بابەتەکەڵەوەشێن سەر نوێ ئەگەڕێتەوە بۆ جاری جارانی خۆت کەواتە لە دوای ئەم مدەیە گەم بە یەکجاری هەموو ئەو نیکۆتین و ڤایرۆس و خراپەیانە ناو لاشەتا دەرچوو نەکەی هەرگیز ڕێگە بە خۆت بدەی جارێکی تر بیتێریتە ناو لاشت هەڵی مژی یان تاقی بکەیتەوە یان شتێ بکەیت کە لەلاتا خۆشەویستی بکە هەر ئەمەندەی کە بیسان و بزان عالەمیە و زۆربەی ئەو ڕێکخراوانەی کە معنین بەم باسە و دکتۆرە بەڕێزەکان کاتێک ئەیانەوێ یەکێک ڕزگارکەن لە جگەری کێشان ئەم چەند خاڵی بۆ باسەکەن تۆش ئینشاءڵڵا بە جوانی دەستیان پێوە بگرە و بایەغیان پێ بدە دڵنیا بە ئینشاءڵڵا خوای پەروەردگار کارت ئاسانەکە وەسەلام عەلەیکوم